تا دووری چەند کیلۆمەترێک سەیتەرێکی تەواوی بێکێت بەبێ سایق ئەڕوات ئەم داهێنانە توانین بۆ چەند بوارێک ئیسفادەی لێکن بۆ کشت و کاڵ بۆ باری سەربازی بۆ چەند بوارێکی تر سیلاحەکانی وەزارەتی پێشمەرگەی لێ بەسرێ بۆ نمونە کڵاشیکۆفێک دەتوانێت بۆ 1000 مەتر فیشەک تەقێنێ بەڵام ئێمە لە ڕێی کۆنتڕۆڵ سیستەمەوە دەتوانین لە دووری 100 کیلۆمەترەوانەی ئازبین بە جیازەکان بۆ نمونە لە دووری 100 کیلۆمەتر داینێن بە کامێرا داتامان بۆێنێتەوەوانە سنوورەکانیان بۆ دیاریکەین چیان بوێت الحەمدولیلا ئێمە گەشتین بۆنەوە پێشکەوتوانە چیان بێت ئێمە لە خزمەتیان بیاهیوای ئەوەی قبول فەرمونون کە ئێمە خزمەتیان کەین داهێنانی سێمیش داهێنانێکی باری مرۆڤایەتیە کە لە ئێسادا زۆری نێ وڵاتان بەدەست کێشەی ئاگرەوە ئەناڵێنن ئەم داهێنانیان ئەبێت لە ڕێی خەریتەیەکەوە کە کێشاومە بێن بە مهندسە خۆشەویستەکانمان بۆ زیاتر پێشی خەن ئەتوانین لە ڕێی تەسیساتی ئاوا بۆ ماڵەکانمانی دابنێین کاتێک کە ئاگرێ دروست ئەبێت خۆیان حاسن حاسەی یەکەمیان ئەی خوێنە دەوانێت ئەڵێ خەلەلی حاڵەتێکی ناتەبیعیە کە ئاگرە خۆی حاسەی دومیان هەڵەسێ بە گردنەوەی سەرچاوی ئاگرەکە ئایا ماڵێکە ئەچێت مەدبەخەکە بەشی غازەکەی ئەگرێتەوانێ ئایا بەنزیخانەیەکە بەلوعی بەنزیخانەکان ئەگرێتەوانێ دواتر ئەگەر بێت و لە خلالی یەک سانێ دوو سانێ ئاگرەکە زانیتی تەشەنەی کرد حاسەی دووەمیان ئەکەوێتە ئیش و ئاگرەکە کۆنتڕۆڵەکات ئەبەسرێت لە هەریق یان لە تەسیساتی ئاوی ماڵە.